ساوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیرانی سیاسی و دارایی و هاوکات کارگەڕیشدا تێدەپەڕێت. هێشتا کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. لەو ماوەی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژەی جیاواز لەلایەن چەند کەسایەتیەک و هێزی سیاسیەوە پێشکەش کرا بە مەبەستی چارەسەرکردنی بەشێک لە کێشە ئابووری و داراییەکان لە هەرێمی کوردستان. ئاخۆ ئەو پرۆژانە کامیان لە هەمویان باشتر دەتوانێت چارەسەری بەشێک لە کێشەکان بکات. هەموو ئەوانەی کە پرۆژەیان بۆ چارەسەرکردن پێشکەش کردووە پێیان وایە پرۆژەکەی خۆیان باشترین پرۆژەیە. بە پێچەوانەوە بەشێک لە سیاسەکانی دیکە جیاواز لەوانەیە کە پرۆژەکانیان پێشکەش کردووە پرۆژەکان وەکو چارەسەری بنەڕەتی نابینن. ئەمەوێ لەبارەی ئەو پرۆژانەوە قسە بکەم لەلایەک دەستەیەک لە ڕۆشنبیران و سیاسی لە سلێمانی بە ناوی دەستەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی پرۆژەیەکیان ڕاگەیاندووە. هاوکات یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا پرۆژەیەکی بۆ ناناوەندێتی بۆ سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕاگەیاندووە. هاوکات بزوتنەوەی گۆڕانیش ڕایگەیاند لە ماوەی ڕابردوودا خاوەنی پرۆژەی ناناوەندێتیە کە بۆ چارەسەرکردنی زۆرینەی کێشە ئابووری و داراییەکان لە هەرێمی کوردستان خراوەتە ڕوو. بە میوانداری بەڕێزان دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ هاوکات، بەڕێز عەبدوڕەزاق شەریف ئەندامی دەستەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش کاک عەبدوڕەزاق. ئەمەوێت لە تۆ دەست پێ بکەم. ئێستا تۆ لە ئۆفیسی ئەو دەستەیی کە بڕیار بوو پرۆژەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی لێوە ڕابگەێنن. تا ئێستا لە سەرەتاوە تا و ئێستا چیتان کردو؟ دوایین قۆناغ کە پێی گەیشتون چی بووە؟ سڵاو بۆ بینەران و بیسەرانی شارپرێس، سڵاو لە میوانە بەڕێزەکەشت، سڵاو بۆ ئێوەش. لە ڕاستیدا ئێمە هەر لێرەوە ڕامانگەیانەوە پرۆژەکەمان، قۆناغی ڕاگەیاندنمان تەواو کرد. قۆناغی دووەممان قۆناغی کۆکردنەوەی ئیمزا بوو. ئێستا ئێمە لە کۆتایی قۆناغی دووەم داین. خۆشبەختانە خەڵکیشی زۆر بەدەنگ بانگەوازەکە و پرۆژەکەی ئێمەوە چووە. ئەو ڕێژە یاسایی بۆی دانراوە زیاتر لەو ڕێژەیە کۆکراوەتەوە، بۆیە ئێستا ئێمە خەریکی شوکاری خۆمانی. باشە، بەشێک لە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی و یەکێتی پێیان وا بوو ئەو پرۆژەی ئێوە جۆرێکیان هەوڵێکە بۆ کردکردنی پارێزگای یاخود دابڕاندنی پارێزگای لە هەرێمی کوردستان. ئێوە دەڵێن چی؟ لە ڕاستیدا ئێمە وەکو حیزب بەڕەسمی نە لە پارتی دیموکراتی کوردستانمان ویستووە و نە لە یەکێتی نیشتیمانی و نە لە هیچ حیزبێکی تر. بەشێک لە کادرەکانیان لە لێدوانی چاوپێکەوتنەکان بەڕوونی ئاماژەیان بەوە کردووە. بەڵێ ئێمە لێدوانی هەندێک لە کادر و سەرکردەی پارتیمان بینیوە، یەکێتیمان بیستووە، حیزبەکانی تریشمان بیستووە، بە هەردوو دیوا بیستومانە. یعنی ئێمە هەم لە سەردانکردن و پەیوەندەکانمانە هەم لە ڕاگەیاندن بە خراپ و بە باش لێدوانی هەر کادرەکانیانمان بیستووە. بەڵام بەڕەسمی هیچ حیزبێک وەکو حیزب نە پشتیوانی کردوین و نەڕەتی کردوینەتەوە. باشە کاک دکتۆر ڕێبین، جارێکتر سڵاوت لێبێ. ئەمە بێمە لای تۆ پرۆژەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی ئێوە چۆن دەبینن وەک مامۆستایەکی زانکۆ؟ کاک دکتۆر گوێت لە دەنگی منە؟ باشە، تا کاک دکتۆر ڕێبین ئامادە بێت دەچمەوە لای میوانەکەی ترم. کاک عەبدوڕەزاق، کاک عەبدوڕەزاق، لە ماوەی ڕابردوودا لە دوای پرۆژەکەی ئێوەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی بە ناوی ناناوەندێتی بۆ هەرێمی کورد بۆ سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕاگەیاند. پێتان وایە ئەم پرۆژەیە دەبێتە بەدیلی پرۆژەکەی ئێوە؟ نەخێر، جیاوازی زۆرە. ئێمە زیاتر لە 2 ساڵە بە نووسین و بە بانگەشە ئێمە ئەم پرۆژەیە وەک فکر باسی لێوەکەین. 2000 لە مانگی ئەیلولی ساڵی پارە بە ڕەسمی بڵاومان کردەوە. یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و حیزبەکانی تریش لە زۆر قۆناغا باسی لامەرکەزیان کردووە.
بەڵام وەکو پرۆژەیە کە پێشکەشیکەن بەم دواییە لە کۆتایی ساڵی پارە نووسیان و پێشکەشیان کرد بەڵام وەکو مەبدە ئەوان لە بەرنامەی کاری خۆیانە بۆ حکوومەت ئەم کابینەیە باسییان لێوە کردووە ئێمە تەواو جیاوازە پرۆژەکەی ئێمە لەگەڵ لا مەرکەزیە ئێمە باز دەتوانرێت لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت زمینە لەبارە بۆ هەردوو پرۆژەکە ئەزانی ئەگەر ئیرادە هەبێ هەموو پرۆژەیەک لەبارە بۆ جێبەجێکردن ئەگەر واقعی بێ بەڵام پرۆژە هەیە یاسایی و دەستوریە پرۆژەش هەیە یاسا و دەستور ڕێگەی لێگرێ پرۆژە هەیە ئیرادەی حیزبەکان پێچەوانەی ئیرادی حیزبەکانە پرۆژەش هەیە حیزبەکان تەبەنیەکەن و لەگەڵیان ئەوەی ئێستا لە کوردستانە ئەو گوزەرێ لە ڕاستیە نە بەرنامەیە نە پرۆژەیە ئێوە خۆتان نەزانن ئێستا حکومدارێتی هەرێمی کوردستان نەک ئێستا بەداخەوە ئەم 28 ساڵە هەر بە پاشاگەردانی و هەر بە خراپی هاتووە لەبەرەوە لەسەر بەرنامەیەک بۆ نمونە بەرنامەیەکی متەکاملی ئابووری نەبووە کۆمەڵایەتی نەبووە سیاسی نەبووە ینی لە هیچ بوارێک لە بوارەکانی ژیانە ئەم حکومەتی هەرێمە بەداخەوە بەرنامەیەکی تۆکمە و پتەوی نەبووە تەنانەت بەرنامەی نەبووە بۆ ڕووبەربوونەوەی گەندەڵی و بۆ چاکسازی و بە زۆر شتی گەشتین دەچمەوە لای ئەو کاک عەبدوڕەزاق ببوورە قسەکەتم پێ بڕی هەڵگەر دوایی دێمەوە لای تۆ کاتیش ئەمە بە تۆ کاک دکتۆر ڕێبینجارێک تر سڵاوت لێبێ پرۆژەکانی پرۆژەی یاخود هەوڵی پرۆژەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی چۆن دەبینن؟ وڵا سەرەتا بە ناوی خۆی گەورە و میرەبان ڕێز و سڵام بۆ جەناب تو بۆ میوانە بەڕێزەکەت و سەرجەمبینەران ئەو بەیت و بالۆرەیەی کە لە شاری سلێمانی خۆشەویستە هاتۆتە ئاراوە تقریبان لە ساڵی 2007ەوە بە یەک پاکێج بە یەک جار بە یەک تەرەف بە یەک تەوژم دەستکراوە بە بازارکاری بۆ جیاکردەوەی شاری سلێمانی خۆشەویستی کوردەواری کە ئەوەی کە دوژمنانی میلەتی کوردەواری دوژمنانی شۆڕشە یەک لە دوایەکانی کوردستان نەیتوانی لە شاری سلێمانیە جێبەجێ بکە بەداخەوە ئێستا بە بەکارهێنانی ینی هەندێک خەڵکی ڕۆحلاواز و بەدزەکردنی بڵین وجدانی ئەو خەڵکە ڕۆحلاوازانەوە بەکار دەهێنرێ هەر یەکەو بەلایەنێک و هەر یەکەو بە شێوەیە سیاسیان لە پارێزگای سلێمانی پرۆژەیەکیان بە ناوی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی ڕاگەیاندووە ئەوان دەڵێن ئەمە پرۆژەیە وە کاریشیان بۆ کردە بۆچی بەڕێستان پێتان وایە کە ئەمە بەیت و بالۆرەیە آخر لەبەرەوەی یعنی کە تۆ هەنگاوێ سوور بزانی کە مردووە خەڵکی سەری خەڵکی بۆچی پێوەشێنی یعنی سوانگاوێک بزانی کە لە دەستوری عێراقیە ئێستا مادە بە مادە بڕگە بە بڕگە عەریز جەناب تێکەم مۆڵەت نەدراوە بەو جۆرە کارە یعنی ئێمە بەپێی مادە 117 لە دەستوری عێراقی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بە تەشریعی و تەنفیزی و قەزاییەوە اعترافی پێکراوە لە دەستوری عێراقیە ئەو دەستورەی کە لە 2005 76 لە سەتی دەنگرانی عێراق هەمووی دەنگی پێداوە وەکو صاحبی سیادی ڕسمی و ئەسڵی دەکەن کە هەر بەپێی ئەو دەستوری کە جەنابەت ئاماژەی پێیەکەی مەبەستم دەستوری عێراقە پارێزگاکان هەرێمی سربەخۆ دروست بکەن پارێزگاکان نەک پارێزگاکانی ناو ئیقلیمەکان یعنی لە ناو تەفسیری دەستورەکەدا بە وازەحی دیارە مادە 119 ئەوەی کە پشتی پێدەبەستن برادران لە مادەکەدا وازەح نووسراوە کە پارێزگای هەر پارێزگایەکی دیکە ئەگەر بێ ئەقلیم و هەرێم دروست بکە و بۆ مەسەلەی بابەتی چۆنێتی دروستکردنی ئەقالیمی تازە وایە 6 مانگی بیدایەتی گۆڕینی دەوڵەتی عێراق لە دەوڵەتێکی یەکگرتووە بۆ دەوڵەتی فیدراڵی ئەوە دەبوایە یاسای دەرچێنرا لە ماوەی 6 مانگی یەکەمی 2005 باسی شێوازی ئیداری و تەنفیزی چۆنێتی دروستکردنی ئەقالیمی تازە بکرابایە کە نەکراوە تا ئێستا و بێزگەلەوە مادەی 119 کە برادران پشتیان پێبەستووە بە دوو شێوە ئەو داواکاریەی بە هەرێمکردن یەکێکەڵێ بە هەرێمکردن یەکێکەڵێ لامەرکەزی یەکێکەڵێ بەستنەوەی بابەغداوە من نەفەس و بابەتەکە دیارە لە 2007ەوە لە دوای ڕیفراندۆمە مەزنەکەوە
ئەو هەوڵەی کەشکستی خواردو نەیانتوانێت ئیرادەی خەڵکی کوردستان ڕابگرن دەیانەوێت بەمنەوە دزە بکەنە ڕیزەکانی خەڵکی کوردستانەوە و خەڵکی سلێمانی لە تەریک و لە ڕێدەر بکەن ینی ئێوە بچێتە زۆنێکی عەرەبیەوە سلەیمانی ئایا خەڵکی سلێمانی بەمە ڕازیە؟ ئایا ئەمە نەوات و گەران نییە بۆ ئەوەی کە 100 ساڵی دیکە شۆڕش لە شاری سلێمانی نەبرێت؟ یعنی ئەوە نەوەی داهاتوو پێ ڕازیە بێ بەمنەوە بڕیارە ئەگەر بدرێتە نادرێ. من دەچمەوە لای کاک عەبدوڕەزاق دکتۆر ڕەبین پێی وایە ئەم هەوڵانە هەوڵی نادەستورین ئەویش بە پشتبەستن بە دەستوری عراق بۆ چوونی خۆی خستوەتە ڕووی ئێوەش پێتان وایە هەوڵەکەتان هەوڵێکی دەستوریە بەڕاست ئەم هەوڵە ئەگەر دەستوریە بۆچی ئەگەر نادەستوریە بۆچی لەکوێی دەستوری عراقا بەڕوونی ئەمە ڕوون کراوەتەوە؟ بەڵێ من حەزەکەم لەگەڵ دکتۆر ڕەبینە گفتوگۆیەکی جددی و ئەکادمی بکەین. وەڵا حتمما ئێمە بەرنامەکەمان بۆ ئەوە ڕێکخستووە. هیوادارم دکتۆر ڕەبین پرۆژەکەی ئێمە خوێنبێتەوە لەسەر پرۆژەکەی ئێمە قسە بکە با تێکەڵی ئەجندا و پرۆژەی هەندێک تری خەڵکی تری نەکەین. هەر خۆی باسی لەوە کرد هەندێک کەس هەموو ئەم پرۆژانە یەک پاکێزن لە بنەڕەتدا. ئەخل لە ڕاستیدا وان نییە بۆیە منیش پێی ئەڵێم دکتۆری بەڕێز با جیای بکەینەوە. ئێستا گروپێک لە بەغا داوا ئەکەن کە ڕاستەوخۆ پارێزگاکان موچیان ببەستێتەوە بە بەغاوە. ئەمە هیچ پەیوەندی بە پرۆژەکەی ئێمە نییە. گروپێکی کە داوا ئەکەن با سلێمانی ڕاستەوخۆ موچەی ببەستێ بە بەغاوە و داهاتوەوەی ئەمەش هیچ پرۆژەی پەیوەندی بە ئێمە نییە. گروپێکی کە داوای لا مەرکەزی ئەەکەن لە ناو گۆڕان لە ناو بزوتنەوەی گۆڕان و لە ناوێشێتی ئەمەش هیچ پەیوەندی بە پرۆژەی ئێمە نییە. لەبەرەوە با تێکەڵی نەکەین پرۆژەکەی ئێمە 4 مانگە بانگەشەی بۆکەین نووسیمانەتەوە بڵاومان کردوتەوە سایت و کەناڵەکانی میدیا بڵاویان کردوتەوە. ئەگەر دکتۆر نەی خوێنیوەتەوە ئەوە خەتای ئێمە نییە. هیوادارم خوێنی بێتەوە پرۆژەکەی ئێمە. پرۆژەکەی ئێمە بە هەرێمکردنی سلێمانیە لە ناو پرۆژەکەشان مادە دەستوورەکانمان ئاماژە پیاوە. ئەگەر ئەم پرۆژەیە دەستوری نییە ئەوە قەیچێکە خۆ ئێمە کە چوینە بەغا پێمانەڵێن ئەمە دەستوری نییە. هی ماندووبوونەکەی ئێمە ئەڕوات و لە دادگای فیدراڵی و لە کەناڵەکانی دادگا و کۆمیسیۆنی سەربەخوێڵ بژاردنەکان کە دوو مؤسسەی ڕسمین و خەڵکی ئێمەیتیانە حتمما خەڵکی حزابە عراقیەکانی تایە چکە ئێمە نەحیزبین و نە خەڵکیشمان لەوەیە. ئەگەر پرۆژەکەمان دەستوری نەبێ جوابمانە دەنەوە کە دەستوری نییە. ئەمە لەلایەک. لە لای دووەم ئەگەر بە دەستور ئەم پیانەی هەرێمی کوردستان دەڵێن پارێزرا و بە مادەی 170 ئەوەندا و دەستور ڕێگە بەمێ ئێمە نادا ئێ باشە بۆ ئەم هەڵایەیان ناوەتەوە لەسەر تێکدانی قەوارە و باز لەوە ئەکەن و ئەچن لە ڕێککەوتنەکانە دایمە خەڵ یەک پارچەی خەڵکی هەرێم و ئەوانە ئیزافاکەن و خواگەر ئەم کیانە پارێزراوتر چ پێویست بۆ هەڵایە ئەکا. بۆیە ئێمە پێمان وایە ئەو مادەی 119 زۆر وازەحە لە دەستوری پارێزگایەک لە عێراقا ئەتوانێت بە دوو ڕێگە داوای بە هەرێمبوون بکە. ئەتر نەینووسیوە پارێزگاکانی فڵانیا ڤیساریا ئەوانە بۆیان هەیە ئەمانە بۆیان نییە. ئەو مادانی دەستوریانەی کە شمولی سێ پارێزگاکەی هەرێم ناکە هەمیشە لە مادە دەستوریەکانە نووسراوە بە دەستەواژە عەرەبیەکەی نووسراوە ما عدا المحافظات منتظمة في الإقليم. واتە جگە لەو پارێزگانی کە لە هەرێمێکا ڕێکخراون بۆ ئەم مادەی ئەوە نەنووسراوە. ڕەنگ بێ ئێمە خۆکە پرۆژەکەمان نووسیوە و پرسوڕامان بە خەڵکی دەستوری و قانونی کردووە بەڵێ ئەم ڕێی کاگرەبینیان بە ئێمە ژوتووە پێیان گوتوین ئەمەش ڕێیەکە لەسەر مادەی 170 بەڵام دوجار دەستوری عێراق دەستورێکی دیموکراسی دەمی خەڵکە و لەم مادەیە دەمی خەڵکی کردووە بە پێوەەر. باشە ئەگەر دەمی ناوچەیەک دەمی خەڵکێک بێت زۆرینەی خەڵکەکە داوای مافی چارەنووسی خۆی دیاریکردنی چارەنووسی خۆی بکات خەڵکێک زۆرینەی خەڵکی سلێمانی بەگشتی
ڕازی نابن بە پرۆژەیەکی لەو شێوەیە ئێوەتەوە لە سەرەتای ئاماژەت بۆ کرد کە ئەو ژمارە ئیمزایی کە پێویستە بە زیادەوە کۆمان کردوێتەوە کەواتە ئێوە کێشەیەکی یاساییتان نییە واتە خەڵکی سلێمانی بە زۆرین ڕازیە بە پرۆژەکە منیش بە دکتۆر ڕێبینی بەڕێز ئەڵێم ئێمەش ڕێی خەڵک وەرەگرین ئەگەر خەڵکی سلێمانی ڕازی نەبوو ڕەتێکاتەوە خۆ کابە کەس نەبووە دکتۆری بەڕێز ئێمە ئیمزای خەڵک کۆکەینەوە هەنگاوی یەکەم ئەگەر ئیمزاکانمان ڕێژەی یاسایی تەواو نەکرد ناتوانین داواکە قەیدکەین ڕێژەی یاسایی ئیمزاکانیش یارمەتیم بە یەک تەوزیحی ترێ ئێمە ئەگەر ڕێژەی یاسایی سەروسی 1000 دەنگە ئێمە ئەگەر نەتوانین سەروسی 1000 دەنگ کۆ بکەینەوە ئیمزاکان تەقدیم بکەین ناتوانین ئەسڵەن داواکە قەیدکەین ئەمە لە لای دووەم دواتر کۆمیسیۆن سنووق دانێ ئەبێ نیوە زایدێکی دەنگدەران دەنگی پێبن ئەو کاتیش ئەگەر نیوە زیاتر ڕەتی کردەوە خۆ ئێمە ناتوانین بیکەین ئێمە وە پرۆسەیەکە ڕێی خەڵک وەرەگرین ڕێی خەڵکیش خۆ کابە کەس نەبووە بێ دکتۆر ڕێبین وەکو مامەسایەکی زانکۆ و وەکو پیاوێکی پێشکەوت و خواست ئەبێ ڕێگە نەگرێت و ئەمە بە پرۆسەیەکی دیموکراسی لە قەڵەمبا با خەڵک دەنبات و ڕێبین وەک کاک عەبدوڕەزاق وتی پرۆژەیەکیان ڕاگەیاند و خەریکن کاری بۆ دەکەن کابە کەس نەبووە بەڕاست بۆچی ئێوە پێتان وایە ئەمە کوفرێکی سیاسیە مەسەلە کفری سیاسی نییە بێ زۆر جان بەیە بۆ مامۆستا بابەتەکە تۆ نابێ ئەرزیەتێکت هەبێ یعنی تۆ هەنگاوێک دەنێ ئەو خەڵکە تابعی جەماهیری بۆ دەکەی ئەو خەڵکەوا لێ دەکەی کە ئینتیمای کوردستانی بوونیان تەنازول بکەن و ئینتیمای شاری بوونیانی ئەەکەی بە ملا و لە پێناوی هیچی خۆڕاییە مەچوای ئیمزا کۆکەیتەوە مەچودی ئەو عالەمە دەبێ مەچودی ئەوی علامەی جەنابەت ئێستا ئیشی پێ دەکەیتەوە کاتی کە بەسەر بردووە و ستافالی کە لە مەشغوڵیان بابەتەن سووریش بزانی کە دەستوری نییە سوور بزانی کە پێ دووترابێ لە مادە 119دا بەهرێمکردنی پارێزگای نوێ بۆی ببن بە هەرێم پاشان بابەتێکی تر هەیە بەغدا بەوە ڕخای قایل دەبێ ینی بە هەرێمێکی تر زیاد بکە ئەو یەک هەرێمی پێخود ناچێت ئەوە هەرێمێکی پێخود ناچێت ئەوە لە بارەیەکەوە مامەڵەکردنی بەغدا ئەو شێوە دیموکراسیە نییە کە ئەوسا باسی کرد کە دەستورێکی دیموکراسی و ئەوانە دەستورەکە جێبەجێ نەکراوە بەشێکی زۆری لەلایەن حکومڕانانی بەغداوە تا ئێستاژەوەیە دەناڵێنین پێوەی کە قوت و موچە و بژێوی و پێداویستی خەڵکی کوردستان بەکاردێنن بۆ عقوبەیەکی جەماعی لە 2017ەوە ئەم کارە و هەنگاوانە دەستی پێ کردووە و شتەکە ڕوون و ئاشکراش دیارە و بە هەر نرخێ بێ بە هەر شێوەیەک بێ لە سەرەتادا کێشەی جۆری حکومڕانیەکەیان باز دەکرد ئەوەی کە ئایا سەرۆکایەتی بێ یان پەرلەمانی بێ ئەوە ئەمڕۆ من لەگەڵ جەنابەت و مامۆستای بەڕێز و بیرەرانە لە بیرمانە کە چه هەڵایەک درایەوە لەسەرەوەی سیستەمی سەرۆکایەتی بێ یان پەرلەمانی بێ دەسەڵاتەکانی سەرۆکایەتی دەبێت نزم بێتەوە کە بگرێتەوە هەمووی لەبەرەوە ڕیچاندۆ مەبوو ئەی بۆچی ئەمڕۆ بە هەمان دەسەڵاتەوە کەس ناڵێ بە سەرۆکی هەرێم کوانێ دەسەڵاتەکانی کەم بۆتەوە هەر هەمان دەسەڵاتەکانی مادەکانی ناو یاسای ژمارەیەکی 2005 نییە خۆ ئەوە مێژوو سلمانی بۆ هەمولایەکە پرۆپاگەندە بوو و ئەمەش هەر دیسانەوەیە لە کاتێک کارکارێکی کوردستان دووچاری مەترسی دەبێتەوە لە باتێەوەی یەکدەست بین لە باتێەوەی یەکدەک بین یەکویست بین دێن بەم شێوەیە کە لێنە خەنەبەینی ڕیزەکانی خەڵکی کوردستانەوە هەر یەکە بەرنەوە بەیت و بالۆرەیەکەوە بەڵێ بەیت و بالۆرەیە ئەگەر تۆ بزانیە ناوەکەدا دەسووری و دەینێت بەڵێ بەیت و بالۆرەیە ئەگەر تۆ بزانی لا مەرکەزی خۆی خودی خۆی هەیەی و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ لە بەرنامەی کارەکەیدا وازەح ڕوون و ئاشکرا جەنابی سەرۆکی حکوومەت بەناوی ئەو حیزبە بەشداربووانەی کە لە کابینەی نوێدا لە بەردەمی پەرلەمانە سێری خواردووە باسی لە مەرکەزی داری دەکات و دەڵێ دەبێت تەویکەی زیاتر ڕەگی دابکتین لەبەرەوەی ئێمە دەزانین کە هیچ دەڤەرێک و پارێزگایەک بەوە ڕازی نییە کە پارێزگارێکی هەبێ لە خەڵکی ناوچەیەکی دیکە بێت پرۆژەکەیان هێندەی پرۆژەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکان هێندە پرۆژەیەک نییە بۆ لێدان لە هەرێمی کوردستان لە کاتێکا جەنابەت پێ دوایە ئەمە پرۆژەیەکە بۆ ڕاستەوخۆ لێدان لە یەک ڕیزی کورد ڕاستەوخۆ ئەو بابەتانەی لە کاتی بۆچی لە کاتی لەنگی و تەنگژەکانە ئەو بابەتە باس دەکرێت ئەی بۆچی لە کاتی کە 15 ساڵە هەموو گرسان پڕ و
ورکتێرن هیچ کەسێک باسی ئەوەی ناکرد ئەمڕۆ کەوتۆتە سەر لێوارێک پێویستمان بەوەیە کە یەک ڕیز بین و یەک دەنگ بین بۆچێ بێ پشتکەدا هەموو کوردستانی عنی چییە یعنی ئەسڵەن خۆی زەرەرمەندیش دەبێت سلێمانی ئەگەر بەڕقەم ئێستا ئەگەر بەڕقەم ئێستا باسی کەی مامۆستا سلێمانی ئەگەر جار بێتەوە لە ڕووی ئابوووریەوە خەڵکڵاوی ئەوەی باسی گازەکەی چەمچەماڵی لێ دەربێنرێ بابەتی ئەوەی کە نەوت لە سا حەوتی دەوتی عەرەبی کوردستان لە پارێزگای سلێمانی ناوچەکانیدا ئەو شیواشۆکو بیرەکانی ئەوێ بووی وشتی کردەوەی چی بەکەڵ نەماوە لە سا نەوت ئەوەی سلێمانی کەمترە لەوەی ئەنداتی ناوچەکانی ئێرەکە ئێمە بە هەموو پێوانەیەک لە سا 85 داهاتی بە راپۆرتی پەرلەمانی کوردستان هەیە لە سا 85 داهاتی شاری سلێمانی چێتەوە گیرفانی حکومڕانانی سلێمانی ئەوەی کە هەیە ئێستا لە ڕووی ئیداری و مالیەوە لە مەرکەزی هەیە بەڵام لە ڕووی معنەویەوە ئەیانەوێت درستانە بەیمانەوە جێبەجێکردنی ناناوەندێتی بوو لە هەرێمی کوردستان دیارە تاوەکو ئێستا ئەوە جێبەجێ نەکراوە یەکێتی ناناوەندی چییە؟ پرۆژەیەکی بۆ ناناوەندێتی یاخود لا مەرکەزیەت پێشکەش کردووە هێشتا لەگەڵ بوونی پرۆژەکە لە بەرنامەی کاری کابینەی نوێیەمدا و هاوکات یەکێتیش پرۆژەیەکی بەو ناوەوە هەیە هیچ کامیان جێبەجێ نەکراون کەواتە ئێستا چی دەبێتە چارەسەر بۆ کێشەکانی هەرێمی کوردستان بانگەشەیەکەوە بۆ ڕێکخراندن جەنابی سەرۆک بارزانی و ئەم کابینەی حکوومەتش کە دامەزرا بە ڕوون و ئاشکرا فەرمیان کە لە مەرکەزی باشترە وەکو نظامێکی ئیدارەکردنی هەر پێگەیەک لەبەرەوەی کە ئەسڵەن بۆ مەسەلەی فۆرمی ئەو دەوڵەتی ئەگەر سەری بگرتوایە فێدراڵیش دەبوو یعنی ئێستا خۆ ئەسڵەن ئێستا هەمووی لا مەرکەزی ئیداری و مالی و هەمووی هەیە بەس مەسەلە معنەویەکە ماوەتەوانێ کە ئەم دوو ناوچە و دەڤەرە وەکو کوردستان حساب بکرێ سەم و پێگەیەکی هەبێ مساومە و مزایدە نەکرێتەوە وەکو دەرگای مساومە و مزایدە زۆر دەرگایەکی خەتەرناکە دەبێتە هەڕاشکردن و خۆ بە بازارکردنیش یعنی کاتێککە تۆ نافەسەیەک بکەیتەوە بۆ شێوەیە دەرگای ڕۆژانە نییە پێویستی بە یەکڕێزی هەیە بە یەکویستی هەیە یعنی باشە ئێستا تۆ مناڵی کەرکووکی مناڵی ئەولێری مناڵی زانخۆیی مناڵی دوهۆکی بەجێ دەهێڵیت و خوێنی مناڵی سلێمانی سوورترە لە هەمویان یا خەڵکێکی دیکە بووە معقولە پشت لە کوردستانی بوونی خۆی پال لەو کات و بارودۆخەدا بڵێ وەڵام نەچم بچێ خۆمەرەگم لە بەغا حەقم نییە بەسەریەوە ئەوە چه هەڵوێستێکی مەردانە و کوردانە و ئینسانیەتیە بەڕاست تەنیا بۆ پارێزگای سلێمانیە یاخود دەکرێت بۆ پارێزگاکانی دیکەش کاری پێ بکرێت وەڵا بەداخۆ من زۆر باشیۆم لە قسەکانی دکتۆر ڕێوین نەبوو ئەگەر جارجار هەموو ئەو پرۆژانەی ئەگەر بە کورتی گوێم بۆ بگری بەڵێم پێی وابوو هەموو ئەو پرۆژانەی کە هەیە لە پارێزگای سلێمانی هەمویان یەک پاکێزن و پرۆژەیەکن ئەمە سیاخی قسەکەی دکتۆر ڕێبینە پرۆژەیەکن بە ئاراستەی تێکدانی یەکڕێزی کورد و دابڕاندنی پارێزگای سلێمانی لە پارێزگاکانی دیکە بە تایبەت هەولێر و دهۆک بەداخەوە دکتۆر انتباعی یا ئاگاداری ئەم پرۆژەی ئێمە نییە بۆیە جاری یەکەمیش جوابم مایەوە تێکەڵی کە سەبارەت بەوەی کە ئێمە یەکڕیزی تێگەدەین ئێمە کاکە چەند کەسێکین لە پەنجەکانی دەستێ ناپەڕی ئێمە ناتوانین یەکڕیزی کورد تێک بدەین ئەگەر یەکڕیزی کورد خۆی تێک نەچوو بێت و ئێمە ناتوانین کورد یەکڕیزکەین ناتوانین کورد یەکڕیزی کورد تێک بدەین ئەوەی یەکڕیزی کوردی تێکداوە دکتۆر خۆی لە نزیکەوە ئاگدارە سێ حیزب حکوومەتی پێکێناوە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان ئایا ئەم سێ حیزبە یەکڕیزن بە یەکەوە ئایا ئەم سێ حیزبە واز جارێ واز لە حیزبەکانی تربێنە ئەوانی مەحارەزەن و یان لە حکوومەتانین و یا هەندێکیان لە حکوومەتان و لە حکوومەتانین بەس ئەم سێ حیزبە هەرسییان لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئامادەن و هەرچییان پێکەوەم کابینیان پێکێناوە ئێ باشە ئەم سێ حیزبە یەکڕیز نین پێکەوە وە نەک یەکڕیز نین بە جۆرێک شیروتی لێگەسوون بە جۆرێک خلافەکەن بە جۆرێک شەڕەکەن
ڕۆژۆتە ناو کۆمەڵی کوردەواری و شەڕەکان ڕێبین داوای ئەوە دەکات کە یەکریز بین و بە تەنیا بە یەکریزی دەتوانین کۆی کێشەکانمان چارەسەر بکەین. باشە برای بەڕێز دکتۆر ڕێبی نەتوانێت بە پارتی دیموکراتی کوردستان بڵێ بۆچی یەکریزنی لەگەڵ یەکێتی نیشتیمانی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە، ئەتوانێت بە بزوتنەوەی گۆڕان بڵێ بۆچی یەکریزنی لەگەڵ یەکێتی و لەگەڵ پارتی دیموکراتە، ئەتوانێت بە یەکێتی بڵێ بۆچی یەکریزنی لەگە چکە ئەمانە حقیقەتێکە کامانە یەکریزنین. برای بەڕێز ئێمە بەم پرۆژێ داوای یەکریزیەکەین، ئێمە بەم پرۆژێ داواکەین کە ئەم میلەتەی ئێمە یەک بێ، بتوانێت لە هەر ناوچەیەک حکومدارێتی خۆی خەڵکەکەی حکومدارێتی خۆی بکات. بەڵێ ئێمە پرۆژەکەمان بۆ هەرێمی سلێمانیە لەبەر ئەوەی بەپێی دەستور و یاسا ئێمە ناتوانین لە زیادی خەڵکی ئەولێر، لە زیادی خەڵکی کەرکووک، لە زیادی خەڵکی دۆک داوای بارێمکردنی و محافزانەکەین، بەڵام خەڵکی ئەو شوێنانە خۆیان نەتوانن داوای بکەن. بۆیە پرۆژەکەی ئەوەندە نمونەیە کە پارێزگەکانی دیکەش دەتوانن چاوی لێ بکەن. بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە کاتی خۆی بە جۆرێکیکە بە شێوازیشکە پرۆژەی ئەمەریکیەکان بوو بە دوای ڕوخانی سەدام، ئەو کاتە پیانەوە فیدرالی پارێزگاکان کە 18 فیدرالی بێ لە عێراقا، هێزە عێراقیەکان نەیان کرد، ئەو کاتە کوردیش نەی کرد، دوایی دەرکە عێراق بەرەو چ ئافاتێک و چ کارەساتێ ڕۆی. باشە ئێستا کوردستان لە بەردەمی مەترسیدایە، ئێمە ئەمانەیە ئەم مەترسیە لەسەر کوردستان لابەری، ئەم مەترسیە ئێمە دروستمان نەکردووە. برای بەڕێز حیزب حکومدارەکانی هەرێم دروستیان کردووە، ئەو یا بە ئێمە ئەڵێ یەکریزی تێک بدەن. برای بەڕێز دوێنێ دکتۆر ڕێبی دوێنێ وەفدێکی حیزبێک لەو حیزبانەی مشارکی حکومەت چوونەتە لای کازمی خەبەرەکە بخێنەرەوە پرسیار کە بزانێت چیان بە حکومەت یێرێمە کردووە. کاکە خۆیمە تا ئێستا قسەمان بە یەک کورد نەوتووە لەسەرم کوڕی ئەرزیە لە ژیانمانە کە تەلەبەش بووین لە بەغا کاتی خۆی کە لە عێراقیشە هاموشۆمان کردووە بەگشت هەموو ئەوانەیە چوینەتەوە کە بە قسەیان بە کورد و بە ڕەمزەکانی کورد وتووە بەبێ جێدان ئەوەی سەر بە چه حیزبێکە سەر بە چه حیزبێک نییە و تا ئێستاش دەستی ناهاوکاریمان بۆ حیزبێکی عێراقی درێژ کردووە و نە سەردانیانمان کردوون و نەچوین زەمی هاوڕەکانی خۆشمان و هاونیشتمانەکانی خۆشمان بکەین. بەڵام ئەوەی یەکێتی و پارتی و گۆڕانە کە ئەچن لە لای کازمی لە لای هێزە شیعەکان لە لای هێزە سونیەکان نەک زەمیەکەکەن تا سەر ئێسقان قسە بە یەکتریەڵێ و میلەتەکەمان سووگەکەن. بپرسم لە بەغداوە چیتان کردووە بۆ پرۆژەکەتان؟ هیچ هێزلایەنی سیاسیان حکومیتان بینیوە؟ ئێمە هەتاکو ئەم دەچرکە ساتێمە قسە لەگەڵ تۆکەم لەگەڵ هیچ هێزێکی بێگانە لەگەڵ هیچ کەسایەتێکی بێگانە قسەمان نەکردووە. تەنیا کەسێک ئێمە لە بەغا هاوکارمان بێت محامیەکە وەک تیمی محامی ئێمە وەکو پارێزەر گرتومانە و مافی پارێزەرایەتی خۆی ئەدەینێ. دەنا ئێمە لەگەڵ هیچ حیزبولایەنێکی سیاسیە نە لە عێراق نە لە دەروی عێراق و نە لەگەڵ هیچ کەسایەتێکە نەدانیشتوین نە پەیوەندیمان کردووە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە بە دکتۆر ڕێبیرم و ئەوانن دەچن لە بەغا لە لای هێزەکان ئەچن لای ئێران لای تورکیا لای ئەمریکی و بەریتانی تا سەر ئێسقان قسە بە یەکتریەڵێن شکۆی میلەتەکەی ئێمەیان تێکداوە ئێکا کە ئەمە 50 ساڵە بەردەوامە ئێمە نامانێت 50 ساڵی تریش بەردەوام بێت. زۆر باشە کاک دکتۆر ڕێبین. کاک عەبدوڕەزاق ئەڵێ ئەوە وەک خۆی دەڵێت پارتی و یەکێتی و گۆڕانن یەک ریزی کوردیان تێکداوە نەک ئێمە کە دەستەیەکین بۆ بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی هەوڵە دەین. تۆ بۆچی پێدوایە هەوڵەکانی ئەمان یەک ریزی تێکداوە لە کاتێکا وەک دکتۆر عەبدوڕەزاق دەڵێت پارتی و یەکێتی و گۆڕان خۆیان بەرپرسیارن لە یەک ریز نەبوونیان؟ خەڵکی کوردستان تاک بە تاکی خەڵکی کوردستان بەرپرسیارەتی ئەو نەبوون یەک ریزی ئاوەزیە هەڵدەگرێت. بەڕاستی ئەگەر ئێمە ساحێبی ئیرادێکی زیندوو بینایە و گەلێکی زیندوو بینایە و ئەگەر ئێمە دەستەی ڕۆشنبیری حەقیقیمان هەبوایە دەبایە ئەو دەستەی کە هەوڵەدات هەرێم دروست بکات و ئیقلیم جیا بکاتەوانەوە یەک ریزی تێک بدا و دروست بکاتە دیواری کوردستانەوە باید هەوڵی بدایە کە ئێستا خۆپیشاندانێ بکرێ بۆی ئەو حیزبانەی یەک ریز ببن فشار بخاتە سەر حیزب
سیاسیەکانی کوردستان کە هەماهەنگی و هەرمۆنیەت هەبێت لە ناو داواکاریەکانیانە بۆی بەهێزتر چینە پێشەوە ئەبێ حەلێکی قۆماڵی کوردەواریمان هەبێ ئێمە ئەبێ ئێمە لە مەتبەخی خۆمانە لە ناو کوردستانە چارەسەرێکی خۆمان بکەین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پێداچوونەوەی ئەو گەندەڵی زۆری کە هەیە ئەو مەسەلەی بابەتی سەرڕەودانی جیابوونەوە و ڕاکەن لە بندستی حکومەتی هەرێم و دەست لە بندستی عێراق باشە عێراق بە راپۆرتی 2018 وەزارەتی پلاندانان نابن بە هەرێمێک ئەدوسێن بە عێراقەوە یعنی حکایەتەکە وایە بۆی پەیوەندیان بە هەرێمەوە نەمێنێ نسبەتی هەژاری لە شاری سلەیمانی بە راپۆرتی ساڵی 2018 وەزارەتی پلاندانانی عێراق لە 4.5 لە سلەیمانی کە کەمترین ڕێژەیە لە شوێنی وەکو دیالە 42 لە شوێنی وەکو حەبانیە و ئەو شوێنانەی دیکەی لە ناوڕاست و قاروی عێراق 35 لە 150 لە سەتی خەڵک لە برسا دەمرێ نانی شێوی نییە بیخوا کەواتە ئێمە تەجروبەیەکی فاشیلمان هەیە و تەجروبەیەکی ناجحترمان هەیە لەو فاشیلە یعنی خراپمان هەیە خراپترمان هەیە خراپترینمان هەیە بۆچی دەڵێت دێچیت خراپەکە دەخەیتە ناو خراپترینەکەوە یعنی سێ قۆناغمان هەیە لە بابەتەکەیە بابەتێکمان هەیە خراپە هەیە خراپترە هەیە خراپترین ئەمان دێن ئەو بابەتێک کە خراپە ڕاستە هەموومان واڵی خراپە هەڵی دەگرنی خەرە ناو خراپترین بوو ئاماژەی بۆ کرد هەرێمی کوردستان ئەوەندە لە بەردەم مەترسیایە لە باشترین حاڵەتە هەرێمی کوردستان دەبێتە دوو هەرێم پێتان وایە دۆخی کوردستان هێندە خراپە یاخود ئەگەر پرسیارەکەم بە دیوێکی ترا بکەم ئەم پرۆژانەی کە هەند بە تایبەت پرۆژەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی کە تەرکیزمان لە سەرەتی بەشێک بێ لەو هۆکارەی کە هەرێمی کوردستان بکاتە دوو هەرێم یعنی ئەگەر ئەوە نەش بوو بێتە بەشێک بۆی کە کوردستان بکاتە دوو هەرێم و جیابوونەوە ئەم جۆرە قسانە بەڵکو ناخواردنە بەو ئاوازەی کە دەخوێنێ بۆ بالۆرەی کە لە 2007ەوە حتا لە ڕێگەی بابەتی لە مرکزی لە ڕێگەی جومەری پارێزگاکەشەوە 13 پەرلەمانتار بۆ جاری دووەم لە مانگی 2020 تاکیدن بۆ ئەو هەوڵەی ساڵی 2017یان و دیارە لە مانگی شوباتە هەموو مانگی شوباتێک تاکیدیان لێ دەکرێتەوە کە چی تا کرد بۆ پرۆژەکەوانیش بەم شێوەیە وەکو بڵێن پشکۆیەک دەگەشێتەوە دیسانەوە بابەتەکە باسەکەنەوە چونکە هەموو جارێک لە مانگی شوباتی ساڵەکان ئەم بابەتە باز دەکرێتەوە بۆخۆی لە 2017دایە لە چەند مانگێک پێشتر لە مانگی شوباتەوە بەڵێ لە ساڵی 2017دا باسی لا مرکزیەکە بەگەرمی کرا دوایەوە لە شوباتی 2020 دیسانەوە گەرم کرایەوە ئێستاش لە شوباتی 2021 داین باسی بابەتی بڵێن ئەم لا مرکزی و ئەوانە دەکرێتەوانێ ئەگەر ئێمە یەک تۆز ئاور لە مێژووی خەڵکی شاری سلێمانی بینەوە بەڕاستی ڕۆناکەم تۆ بۆچی بە یەک پاکردی ئوستازی بەڕێز ئێمە بەهێمکردی عەبدوڕەزاق کە باسی دەکا بەخۆی دانینابەوەدا کەش بەسەلەیەکی دادەستوریە وەروە بخۆیان کاتە بەدەسەر دەیبەر کتاب و داواکاریەکان بۆ بەغدا ئەگەر لێوتیان نادەستوریە واڵێن باشە ئێمە دیموکراتی قبوڵەکەین و ئەوە هیچ یعنی ئەو خەڵکە بەشاعیری ئەو خەڵکە و گەمەکردن باستی و هەست و ئینتیما و وەلای خەڵکی کوردستان و نانپێوە خواردنی بۆ شێوەیە ئەوە هیچ لە دڵنیاییەوە لە سەرگرتنی پرۆژەکانە و قسەی کرد بۆخۆی جەنابیان فەرمووی کە لە مادەی 119 پرسیاری شار کردووە کە هەندێکگەر نادەستوریش بێ بادەم دەستورەکە دیموکراتیە با بلی پێوە بنین و ئەگەر قبولیش نەکرا لەو سەرۆخۆ هیچمان لە دەست نەچوە کعبە کاز نەبووە حتا بە ئێعتیباری ئەوە وەکو پەندە سلێمانیەکە فەرمووی جەنابیان بابەتی ئەوەی کە لا مرکزیە یان هەرێمکردنە یان ئەو بەستنەوەی بە بەغدایەوە هەمووی بۆ لێدانی یەک ڕیزێ معنەوەیەکەی گەلی کوردستان هیچتر عەبدوڕەزاق ئەگەر گوێت لە قسەکانی کاکدوو بێ بە هەموو جۆرێک هەوڵەکان بە هەوڵی جۆرێک لە پشێوی و تێکدانی یەک ڕیزی دەبینێت ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئەگەر ئەمە وەکو دوا پرسیاری ژوەرگری سوپاس دەکەم پرۆژەکەی ئێوە لە ئایندەی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد ئەکەوێتە کوێی هاوکێشەکانەوە تا چەند کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کاریگەر دەبێت لەسەر جێبەجێکردن و سەرخستنی پرۆژەکەی ئەوە
بەڵێ گەر مەجالم بەی وەڵامت بدەمەوە وەڵامی دکتۆر ڕێبینیش بدەمەوە لە ڕاستیە من و دکتۆر ڕێبین دنیابینیمان شێوازی بیرکردنەوەمان هەم بۆ کێشەکانی هەرێمی کوردستان هەم بۆ عێراق جیاوازە دکتۆر ڕێبین زۆر پێ لەسەر موچە و مەسەلەی برسێتی و پارە و ئەوانە داگرێ بەراوردی هەرێمی کوردستانەکە بە نەجەف و بەغا و شوێنەکانی تری عێراق لە ڕاستیە ئەوەی ئێمە باسمان نەکردووە مەسەلەی موچە و بودجێ و نە استقلالی ئەو زروفەشمان کردووە ئەوان وا بیرەکەنەوە کێشەی میلەتی کورد موچەیە لە بەغا ئێمە بە پێچوانەوە بیرەکەینەوە ئێمە کێشەی گەورەمان لەگەڵ عێراقا بە درێژایی دروستبوونی عێراق کێشەی خاک و کێشەی شەراکەت و کێشەی شەراکەتی دەسەڵات و سەرۆت و سامانە هەمیشە ئەم بیرکردنەوەی دەسەڵاتدارانی عێراق بووە کە پێیان وا بۆ ئێمە لە برسا یان لە نەبوونی پارەیە یان لە مستەوای مەعیشی نزما چوینەتە ئەو شاکە مەسەلەن کە شۆڕشی بەرزان ڕوو ئەدا حکوومەتی عێراقی ئەو سەردەمەیە دەڵێ کاکە بچن موچیان بۆ ببڕنەوە بیان کەن بە پۆلیس پارە بدەن بە تەرکیە و شێخەکانیان بەشکم واز لەو حرەکەت چەکداریە بێنن ئێمە لەو کاتەوە نەزڕەی حکومدارەتی بەغا بۆ ئێمە وایە بەداخەوە ئێستا دەسەڵاتدارانی هەرێم وابیر ئەکەنەوە کە ئێمە کێشەی موچەمان هەیە ئەمەیان سەلماندووە دەنا ئێمە بە درێژایی مێژوو کێشەی موچە و پارە و برسێتیمان لە عێراقا نەبووە ئێمە کێشەی نەتەوە و شەراکەتی نەتەوەیمان هەبووە چێکی پارێزگای تعریف کراوە ئێستا مامۆستا تعریف کراوە یا چی کراوە سیاسەتی ئەجنەبی و سیاسەکانی ناوچەکە محکومین بۆی کە لە عێراقا بژی دەنا ئێمە دوو نەتەوەی جیاوازی دەرفەتێکمان بۆ هەڵکەوتووە نەتەوەی جیاواز ئێمە بتوانین تەعامل بکەین لەگەڵ عەرەبی عێراقیە لە دەوڵەتێکە ئێستا هەموو کێشەکانی ئێمەیان گەڕاندوێت ئێمە بەشێکین لە هەرێمێکی کوردی یان سلێمانی خۆی بەشێکە لە شوێنێکی سلێمانی تووشی تاریبکردن و ڕاگواستن نەبووتەوە هەتاوەکو کێشەی خاکی هەبێ برای بەڕێز ئێمە کە تووشی تەعریب و ڕاگواستن بووین لەسەر قەزیەیەکی گەورە توش بووین مەسەلەیەکمانەیە پێڵن کێشەی کورد لە عێراقا ئێمە کێشەی پارە و پوڵ و ئەوانە نییە کێشەی موچە نییە وەکو ئێستا ڕۆژدەکان چۆن ئەو کێشەیە چارەسەر دەکات بەڵێ ئێمە بەپێی دەستوری عێراق پرۆژەکەی ئێمە پرۆژێکی قانونی و دەستوریە بەپێی دەستوری عێراق میزانیەی هەرێمەکان لە عێراقەوە دانرێ ئیلتیزامات هەیە لەسەر هەرێمەکان ئیلتیزاماتیش لەسەر حکوومەتی مەرکەزیەیە لەبەر ئەوە ئەمانە بە دەستور ڕێکخراوە ئێمە لە جیاتی ئەوەی بەم یەکڕیزیە بەم سێ حیزبەکە نوێنەری حیزبەکانە چەند گفتوگۆکە نەریەک بە جیاواز کوردستان لە دۆخێکدایە بەدەست عێراقەوە وەک دەڵێن کەس خۆزگەی پێ ناخوازێت لەبەر ئەوەی حیزبەکان ژێراژێرە چەند گفتوگۆ لەگەڵ ێزە عێراقیەکانەکەن کە وەکو تیمی حکومەتیشە چەند ناجۆر و ناڕێکن وە کەس نازانێت چێ نوێنەرایەتیشیەکە ئەمانە هەم لە حکومداریە هەم لە دەرەوە لای بێگانە هەم لە بەغا شکۆی میلەتەکەی ئێمەیان شکاندووە تێکداوە ئێمە بە کورت و مختصەر پێ دەڵێم دەمانەوێت خەڵکی سلێمانی بە شێوازێکی دەستوری یاسایی بچێ نوێنەری خۆی بژێرە خۆی بچێ گفت و گۆ بکە لەگەڵ بەغدایە وەکو هەرێم تەعامل بکەن ئەودا وەبانە شێوە خەڵکی ئەولێر و خەڵکی دۆ کاک دکتۆر ڕێبین کاک دکتۆر ئایندەی هەرێمی کوردستان بە دیاریکراوی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چۆن دەبینیت پێتان وایە هەرێمی کوردستان ئەم قۆناغی کە ئێستا زۆرینەی هەرە زۆری سیاسیەکانی کورتیان وایە قۆناغێکی مەترسیدارە هەرێم دەتوانێت ئەم قۆناغە تێپەڕێنێت و تەحەدای قۆناغەکە بکات هەرێمی کوردستان قۆناغی زۆر لەو مەترسیدارتر و شەوی ئەگوستە چاوتری لەمە ئێستای گوزەراندووە و تێپەڕاندووە و خەڵکی کوردستان خەڵکێکن کە سەبری استراتیژیان هەیە و بە پێگەیشتونێت ئەم چیانەدا وەختی خۆینە مەتار و تایەرخانە هەبووە لە قیتار هەبووە خەڵکی ئازا و جوامێر و بەهێز و
عقید گەیشتۆتە ئەم ناوچەسیانە وەختی خۆی و ئێمەژنەوەی ئەو خەڵکە جوابێرانەین و بەرگەی ئەو بەیتوبالۆرانەش هەر دەگرین ئەوانە لە قسەیەک زیاتر هیچی دیکە نین و بابەتی لێدانی یەکێزی خەڵکی کوردستان ئێمە خاڵێکمانەیە زۆر بە جوانیان بێ باسی بکەین لەسەر جادە یا خەڵکی کوردستان هەموو یەک ڕایە یعنی ئێمە گەمەکەی خەڵکی کوردستان و برانەوەمان لەم خاڵەوە بێدەست پێ بکەین لەم شوێنەوە لەم دەواازەیەوە لەم تروسکاییەوە ئەبێ ئومێد ببینین ئەوی جەوەیە کە خەڵکی کوردستان تێکرا هەموو یەک دەنگە یەک ڕەنگە یەک ئاوەزە هەمووی کوردستانی خۆش دەوێت هەمووی ئاڵای کوردستان پیرۆزە لەلای هەمووی بخەتە ساتەکانمان وەکو یەک لا بەسەردە بەڵام حیزبەکانە کە پارچە پارچەی کردووە هاوڵاتیان یەک ریزن کوردستان یەک ریزن هەموو مەترسیە ئەو مەترسیانە لە حیزبەکانە لە ڕووی دروستکردنی حیزبەکانەوە لە ئاسی سەرێ یعنی خەڵکی دیکە میلەتانی دیکە خەڵکەکە پەرتەوازەیە حیزب دێ کویان گرت و کویان نکاتەوە ئەوەی ئێمە خەڵکەکە خۆمان یەک ریزە حیزب دێ پەرتەوازەمان نکاتەوە خۆشحاڵین بەمە لەبەرەوەی کە پێکاتی کوردستان لە بینی ئەو چیا و دوند و چاڵ و چۆڵی دۆڵانەدا نەماتوانیەوە 50,000 40,000 60,000 جنگاوەر بێنین کە خوێنی یەکتری بڕێژین کە خوێن ڕوسری تەواوەتی هەبێ لە بینمانەوە میلەتانی تر لە دەشتایی یاشەدان کردووە هەم سروشتەکە لەسەر ڕایەوەی کە لەتی کردوین کارێکی کردووە کە ئەو خوێنەوە دووبەرەکێش نەبێ لە بینی کورد و عشیرەتێک و عشیرەتێکی دیکەی هۆزێک و هۆزێکی دیکەی کوردەواریا و بمێنێتەوە بۆ ئێستا ئەوەی هەیە یەک ڕیزە بۆ خەڵکی کوردستان خاڵکی کوردستانی یەک خاکە و دەسەڵاتی شەرعی دەنگی پێدراوە لەلایەن خەڵکی کوردستانەوە و بۆ خۆت بەشێک بی لە ئیقلیمێک وەکو وایە لە تەشتێ ئاوە جارێک بێری تو بیخەیتەوە ناو تەشتە ئاوەکە بڵێ وەڵاو من خۆمەکەمەوە بە ئیقلیم تۆ نەکێشەی ئەرزووە خەڵک و خاکت هەیە لەوە لە کەرکووکە گێشەی خەڵک و خاکمانەوە ئەوە لە ناوچە ناکۆکەکانی مادەی 130 لە هەمان چوارچێوەیە دەبیدن پرۆژەکە یەکێتی نیشتیمانی کوردستان باڵێک ئەو باڵێک کە لە ناو یەکێتی نیشتیمانیە لە بەرژەوەندی دەدرێت لە مەرزی باشباخ و دەوامی شەوانەی دوای ساعت 12یان دەدرێت لەو ترێ لەو بارە سیارانەی کە ئەمدی و ئاودیوە کرێن بە هەزاران و بە بێتەفتیشکردن لە باتی 20,000 $، 7,000 دەن ئالەوانە دەدرێ دەچن لەوەتەی ئەو چاکسازیە کراوە لەوەتەی گەردەلولی چاکسازی دەگاتە خەریکە ئەوێ دەیانەوێ بچنە ژێر باڵی ڕکێفی وڵاتێکی گەدەڵی وەکو ئێرانەوە وەکو عێراقەوە کە لە عێراقا ئەوان خۆیان مەشغوڵی گەندەڵی خۆیان و ناپەرژێنە سەر ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی دەستی کردەوە بە چاکسازی دەیان 1000 موچەخۆر هەیە هەر لە دەرودراوسی و قزبووناسیایی خۆمان بپرسین کە لە دەرودراوسی هەر یەکەمانە بیستومانەکە موچە بڕاو بوون و خەڵکێکی زۆر هەیە کە لە لیستی ئەوانەی کە بە ناحەق گەیشتون بە حەقێک لیان سەرداوەتەوانێ و ئەمە پرۆسەیەکی گۆڕانکاری و ئینعتافێک و پێچکردنەوەیەکی مەزنە لە مێژووی کوردەواریە کە دەبێ بە قەدەری بین وەکو تاگە بێ بەرگەی بگرین وەکو تاگە بێ خۆمان بەناو خۆمان نابچینەوە بزانین ئێمە چیمان پێشکەش با ملتی خۆمان و ئەرزی خۆمان و خاکی خۆمان و ئاوی خۆمان کردووە چیمان پێشکەش کردووە تا ئەوە نشتی لێ داوا بکەین کاک عەبدوڕەزاق بۆ کۆتا وتە لە نیو بۆ یەک خولەکدا دوایین وتە چییە ئەگەر سەرنجێکی جیاوازت لەسەر قسەکانی دکتۆر ڕەبین والله حەزەکەم ئەو قسەی دکتۆر ڕەبینم پێوتەوە باسی باشماق و گوبرجی کرد باش تێنەگەشتم ئەو وتی ئەو پرۆژەیە کە وەک خۆی دەڵێت باڵێکی یەکێتی بە ناوی پرۆژەی لا مەرکەزیەوە پێشکەشیان کردووە لە ترسی هەبوونی چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بڕینی ئەو قاچاقچێتی لە سنوورەکان هەیە پرۆژەکە ئێوان کاردانەوەی چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە باشە هەر دکتۆر ڕێبین خۆی داوای یەکریزی ئەکات خۆ من لە یەکێتیم و نەسەر بە هیچ حیزبێکم و نە لە هیچ حیزبێکا کارەکەم بەڵام سەیری ئەم زمانی گفتوگۆیە ئەڵێ باڵێکی یەکێتی هەموو کەس دەزانێ و پرۆژەی یەکێتی بووە بەس ئەو ئەڵێ باڵێکی یەکێتی بۆی ئەمە وشەی نایەکریزیە هەریز نەبێ خۆی نایبە ئەمە لەلایەن خۆی هاوسەرۆکی نییە مامۆستا خۆیەکەم حیزب لە عێراق و کوردستان و تاریخی عێراق و هەموو ناوچەکە کە هاوسەرۆکی هەیە ئەگەر
مەسلەی گۆمرجی باشماق باسەکە وا گریمان هەرچی گۆمرجی کوردستانە هەمووی ڕێک و پێکە هیچ عیبی نییە بەس تەنیا لە گۆمرجی باشماق دزی و ڕاوەڕوتەیە. ئێ باشە سەرۆکی هێزە چاکدارەکان سەرۆکی هەرێمە پارتیە، سەرۆکی حکومەت کاک مەسوورە پارتیە، وەزیری ناوخۆ پارتیە، وەزیری دارایی بزوتنەوەی گۆڕانە بۆچی تۆ دەیدەیتە پاڵ پارتی؟ نانا من باسی خۆی ناکەم، باسی ئەوواکەم ئەڵێم ئەمە شکۆی شکاندنی شکۆی حکوومەتە لە زمانی دکتۆر ڕێبین خۆیەوە. باشە کە ئەم چوار شوێنەی باسم کرد ڕاستەخۆ پەیوەندیان بە گۆمرگەوایە، ڕاستەخۆ مەسە وەزارەتی داراییە، وەزارەتی ناوخۆیە، چارە سەر ناکەن کە بۆشیان ناکرێت مانای بە کەلکی حکوم ڕای نینە. سپاس بۆ هەرێک لە بەڕێزان دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ هاوکات بەڕێز عەبدوڕەزاق شەریف کە ئەندامی دەستەی بە هەرێمکردنی پارێزگای سلێمانیە. سپاس کە لە هەولێر و سلێمانیەوە لەگەڵمان بوون. بینەرانی بەڕێز ئێوەش شاد بن، هیوادارم گفتوگۆیەکی باش و بە سوودمان کرد بێت. خواتان لەگەڵ بێت.